چالەکوانانی کۆمەڵگەی مەدەنی لە شاری کرکووک کەمپینێکیان پێکێناوە بۆ پرسی نەوت واتە ئەم گروپە ئێستا ڕائەگەیەنرێ بۆ بەدۆداچوونی پرسی نەوت لە شاری کەرکووکە بەڵێ بۆ زانەری زیاتر ئێستا ئەدەم جومعە یەکێک لە چالەکوانانی ئەو گروپە یەکێک لە دامەزرێنەرانی ئەو گروپەم لەگەڵایە کاک ئەدەم. ڕاستەکەی ئەم گروپە وەکو بە بەسایەتیە بەیانبەر خەڵکی شاری کەرکووک و بەیانبەر سامانی کەرکووک کە ئەویش نەوتە هەست دەکەین وەلو بە درێژایی مێژوو نەوتی شاری کەرکووک سێوە زیاتر ئێمە وەها ئەبینین ئێمە نەوتەکەمان ڕۆژانە ئەبرێت و کەس نەتایجەکەی مەسەرەن پارەکەی بۆ ئێمە نییە. خاڵە سەرەکە ئەمە ئەوەیە لە دوای ئەوەی لە دوای شەڕی داعشەوە نەوتی کەرکووک لە ڕێگای بوڕەکانی کوردستانەوە ئەڕوا بە هیچ شێوەیە دیار نییە، ئامارەکانی دیار نییە، ڕۆژانە چەندێکە ڕوا پارەکەی دیار نییە. بەشێتی ئێمە ئێستا لە زۆر قەیرانێکی گەورەی ئابووریاتان لە شاری کەرکووک بە تایبەت ئەوەی زۆربەی پرۆژەکانی شاری کەرکووک پێوەستە بە پترۆدۆلارەوە زیاتر لە 6,000 مۆزەفی پترۆدۆلار نێدراوەتەوە بۆ ماڵ لەبەر ئەوەی پترۆدۆلاریان بۆ سەرف ناکرێ. ئەمانە هەمووی هۆکارن بۆ وای لە ئێمە کرد لەگەڵ کۆمەڵە چالاکەوانی هاوڕێی خۆمانە ئەم گروپە پێک بێنین داواکەین لە دامودەستگاکانی حکوومەت کە خۆی بینێتەوە لە پارێزگای کەرکووک ئەنجومەنی پارێزگای کەرکووک وزارەتی نەوتی بەغدا وزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان داوا ئەکەین داوا مافی ئەم ملەتە ئەکەین لە نەوتەکەی کەوا ڕۆژانە ئەڕات و بە هیچ شێوەیە دیار نییە بۆ کوێ ئەچێ پارەکی بۆ سەرف ناکرێ بۆ خەڵکی شاری کەرکووک. ئێستا ئەو گروپە دائەمەزرێنن هەنگاوی داهاتووتان چیە بێت؟ هەنگاوەکان تەبعاً من لەگەڵ هاوڕەکانی خۆمانە ئەبێت تاوتوێ بکەین هەنگاوی داهاتوومان چییە بەس هەموو هەنگاوەکانمان هەموو هەنگاوی مەدەنیە بێ خۆی بینێتەوە لە کۆڕ و کۆبوونەوە لە سەردانی لایەنەکان دامودەستگا حکوومیەکان حیزبەکان بۆ ئەوەی پێیان بڵێن ئەم داهاتە بۆ کوێ ئەچێ هەمووی خۆی بینێتەوە لە کۆمەڵە چالاکی مەدەنی ئاشتیانە بە خەڵکی چکە ئێمە ئەبێ ئەمانەی و ڕچای وەزعی شاری کەرکووک بکەین کۆمەڵێ پرسی گەورە هێرناوم کەرکووکە وەکو پرسی نەتەوایەتی و شەڕی داعش و ئەمانە ئێمە نامانێت بە شێوەیەکی تونڕەوانە کارەکە بکەین ئەمانێت بە ئاشتیانە بێ داوا ئەکەین لە دامودەستگاکانی ئەم شارە مافی ئەم خەڵکە بگەڕێنەوە بۆ خۆی. زۆر سپاس بۆ ئەدەم جومعە بەڵێ. بەڵای زۆر سپاس بۆ پەیام نێرمان ئەو ژین جۆلا لە کەرکووکەوە لەگەڵمان بوو سپاس بۆ زانیاریەکان.